زۆرن ئەو شوێنەوار و باڵەخانە دێرینانەی کە بە مێژووی سلێمانی ئاشنامان دەکەن. ئەمجارە سەرگوزەشتەی بنیاتنان و چیرۆکی خزمەتکردنی خەستەخانەی شیرەکەی سلێمانیتان بۆ دەگێڕینەوە لە زاری کارمەند و ستافە خانە نشینبوونەکانیەوە. دەمەودەم لەبارەی خەستەخانەی شیرەکەوە دەگێڕنەوە و دەڵێن کە نەخۆش دەکەوتین حەپەگەچە سپیەکەیان ئەداینێ لە لولەی کاغەزی گوڵەبەڕۆژەدا. جارجارەش خوێندکارانیان دەهێنا و شرینقەیان لێ ئەدان کە لەگەڵ بڵاوبوونەوەی بۆنی دەرزیەکاندا ترسی لە دڵی هەموواندا دروست ئەکرد. خەستەخانەی شیرەکە جێی سەدان یادگاری کەسایەتیە دێرینەکانی سلێمانی بوو کە نەک تەنیا خۆی باخەکەشی شوێنی وانە خوێندنی ڕۆڵەی ئەم شارە بوو لە پاڵیاری فوتبۆڵێندا کە کەشێکی خۆشی دروست دەکرد. من كعمر عبد الله عزيزم خريج معهد صحي عالي تاون كرد لسيدي 1967 تعين بوم لسليماني لأوسابيانا قلت طباب الصحة المدينة يعني شاوديري تندرستي خستخاني شيركا بعربي بيانا مركز وقائي ل 1975 کە دامەزرا ئێمە هاتین تەنزیممان کرد و هەموو بەشی جۆرەکانمان تیا کرد وەکو بەشی حەوامیل وەکو بەشی مناڵ لەبەر ئەوەی هەموومان یەک شیرمان تەوزیع کرد مرەبامان تەوزیع کرد لەگەڵ خواردنی کە بۆ مناڵ فایلیمان بۆ کردەوە ئەو شتانەمانە بە دایکەکە لەگەڵ ئیرشادات کەوا چۆن ئیرشاداتی سەحی ئەو شتانە بابە مناڵەکەی بۆی مناڵەکەی ئیستفادەی لێ بکا و ئینسانێکی ڕێکوپێک دەرچێ بۆ ئەم میلەتە. دوای ئەوە ئەم خستەخانەی شیرە زۆر بەش و هینی جۆراوجۆری هەبوو وەکو قەلاچۆکردنی نەخۆشیەکان وەکو مەلاریا کرم وەکو نەخۆشی گرانەتە هەروە بێتەوانێ ئیتر بیئە کە بە کوردی پێڵێن ژینگە ئاوا ئیتر لێرەشەوە بەشی تەلقیحاتمان نەبوو کوتان بە تیپ دەرەچوین بۆ ماڵەکان بۆ دێهاتەکان بۆ دەرەوە ئیتر ئەگەر شەلل ئەتفال بواە یعنی جێڕی و ئیفلیجی مناڵ یاخود کوتانی کە بواە بە جۆرەی ئەو تعلیماتی کە وەرمانەگرت بەکارمانێنا و پێی هەڵەساین و بۆ ئەوەی مناڵەکە مناڵێکی ساغ و سەلیم دەرچێ و چونکە کوتان زۆر مهمە کە ئەڵێ ئەلوقایەت و خەیر من العیلاج چارەسەر باشترە لە عیلاج. دایرەی مەلاریا لە سلێمانی وەختی خۆی لە بینایەکا بوو لە پشت ماڵی تۆفیق قەزاس کە ئێستا ماڵی تۆفیق فەنی ئاغا فەتحوڵایان پێ و وەختی خۆی لەوێ بوو لە پاشە کە ئەو خانووە فرۆشرا گواستیەوە بۆ خەستەخانەی سەحەی توڵابیان پێ و لە سەرکارێز لە لای سانەوی سلێمانی ئیتر لەوێ مایەوە هەتا هاتە ئەم خەستەخانەی ئێستا کە پێڵێن مەرکەز وقایی یاخود ئەوەی لە ناو خەڵکە خەستەخانەی شیرەکە ناسراوە. دائیرەی مەلاریا گرنگی خۆی هەبوو لەبەر ئەوەی ئەو کاتانە نەخۆشی مەلاریا لە شارە زوور و لە منتیقەی بتوێن و لە ناوچەکانی کەی سلێمانی زۆر بەربڵاو بوو. ئێمە ساڵانە پلانمان هەبوو ئەو پلانە لەگەڵ مەرکەزی ڕئیسی لە بەغا دانرا چەند تیمێکمان تەشکیلە کرد بۆ ئەوەی هاتوچووی دێهاتەکان بکەن زیاتر لە ناوچەی سلێمانی ئێمە تقریباً 45 تیممانە بوو
ئەم تیمانە ساڵانە دوو جار دەرەچوون، جارێک لە مانگی 5 جارێکیش لە ناوەڕاستی مانگی 8 دەرەچوونەوە، ئەچوون دێهات ماڵ بە ماڵ ئەگەڕان دەرمانیان پێوە کرد. کاتی یەکەم دیتی هەبوو، لە پاشە ئەو دەرمانە گۆڕا بە مەلاسیۆنەکەشیان گۆڕی لە ئەخیرا بوو بە ئایکۆن. ئەم دەرمانانە ئەکرا بە ماڵەکانەوە بە هەموو ژوورەکانەوە بۆ ئەوەی بربەستێ دروست بێ لە بینی مێشولە و کە ناقلی نەخۆشیەکەیە لەگەڵ نەخۆش و لەگەڵ ئینسانە ساغەکانە. ئەو حملەیە مستەمر بوو لە ساڵەکانی 60ەکانەوە هەتاکوونە ساڵەکانی دوای 1970 ئیتر وردە لەگەڵ گواستنەوەی دێهاتەکانە لە کوردستانە ئەو نەخۆشیەش بەرەو کەمی ڕۆژ، چونکە خەڵکەکە لە ناو شارەکان زیاتر جێنشین بوون، زیاتر هاتنە ناو مجەمەعەکانەوە، ئیتر ئەو مێشوو لەو شتانە کەمتر تەئسیری هەبوو لە سەریان. ئێمە مکافحەی دوو سێنەوە شتمان ئەکرد بۆ مەلاریا. یەکەم ئەوە بوو بتم دێهاتەکانمان دەرمانە کرد، ماڵەکانمان دەرمانە کرد. دووهەم مکافحەی مێشولەمان ئەکرد بە دووکەڵەکە مادەیەکمان هەبوو دایزینۆنیان پێوو لەگەڵ نەوتی ڕەشە تێکەڵاوەکرا، لەگەڵ گازۆیلا تێکەڵاوەکرا و بە واسی جیهازێکی تیڤاوە سووتێنرا ئەگەڕا بە ناو شارەکانە و بە ناو قەزاکانە ئێواران بۆ ئەوی مێشولەکان لەناوبەرێ. ئەو حاڵەتەمان هەبوو. لەم ئەخیرەشە جۆرە ماسیەکیان هێنا، پیانەوە ماسی گەمبۆزیە، ماسیکی بچووک بوو بە حکمی بچووکەکەی خۆی زیاتر لە قەراغی ئاوەکان لە تەنکاوەکانە ئەژیا، هەرچی یارەقەیەک هەرچی گەرایەکی ئەو مێشولانە هەبوو کە دایانە مێشولەکان ئەمان ئاهاتن ئەو گەرانەیانە خوارد، لەبەر ئەوە کەسافەت و چڕی مێشولەکانی کەمە کردەوە. ئەمە لە حاڵەتی ئەویا بۆ دۆزینەوەی ئەو کەسانی کە تووشی مەلاریاژە بوون. ئێمە چەند تیمێکمان هەبوو، لە هەموو گەڕۆک و تیمیشمان هەبوو لە ناو خەسەخانەکانی قەزا و ناحیەکانە. ئەمانە هەر کەسێک ئیشتیباهیان لێ بکردایە کە گوایە ئەمە مەلاریایەتی یاخود تاودەرزی هەیە، ئاهاتن خوێنیان لێ وەرەگرت، دڵۆپی خوێنیان لێ وەرەگرت لەسەر شوشەیەک نار بۆ مختبەری مرکزی لە ناو شارەکانە لە سلێمانی. ئێمە لە لای خۆمان فحسمانە کرد. ئەگەر مەلاریای بواە هەر بە واسی تیمەکانی خۆمانەوە حەبوو دەرمانەکانمان بۆ بردنەوە بۆ ماوەی 7 ڕۆژ عیلاجمان ئەیانێ چاگەبوونەوە. ئەمە لە حاڵەتی مەلاریا. ئێمە جگەل لەوە هینمان هەبوو، فرقەیەکمان هەبوو ئەگەڕا بە شوێن مێشولەکانە لە ماڵەکانە بۆی بزانن جۆری ئەو مێشولانە چنەوەیەکن، ناقلن ئەوانن کەوا نەخۆشیەکە نەقلەکەن یاخود ئەوانن کەوا نەخۆشیەکە نەقل ناکەن. ئەمانە حاڵەتەکان. من کە ناوم حسین قادر محەممەد ئەمینە، دەرچووی پەیمانگای تەندروستی لە بەها ساڵی 1970. طبعا یەکەم تەعینمان لە خەسخانەی شیرەکە بووین کە پێی وترا مرکز ڕعاية الأمومة والطفولة، یعنی شوێنی خۆپاراستنی دایکان و منداڵان. طبعا ئەم خەستەخانەیە پێکاتبوو دوو دکتۆری تیا بوو، چەند زایرە سەحەیەکی تیا بوو، 3 کەسی خۆپارێزی تیا بوو، کاگە فراسیا و کاگمەلا عومەر بەندە. طبعا زایرە سەحیمان نەبوو، زایرە سەحەکان سەردانی ماڵانیانە کرد، سەردانی ئەو ماڵانەیانە کرد کە دایکی حامیلەی تیا بوو، سەردانی ئەو ماڵانەیەکە کە مناڵی شیرەخۆرەیانە بوو، باسی خۆپارێزیانە کرد لە نەخۆشیەکان، چۆنێتی شیردانی مناڵ. وەلای ئێمەش طبعا دکتۆر تار بابان بوو لەگەڵ دکتۆرە پەروین جەلال باڵتە بوو. طبعا زۆر دڵسۆز بوون، زۆر بەو پەڕی دڵسۆزیەوە ئیشان دەکرد لە خەستەخانەکان، حتا عیادەیان نەبوو، حتا عیادەی خصوصیان نەبوو. یان ئێمە ئەگەر عیادەی خصوصیمان نەبێ ئەو ئیحتیمامە ناین بێرە. اینجا ئێمە لە خەستەخانەی شیرەکە چەندین دەوراتمان نەکردەوە
بۆ صاحب مەطعەمەکان، بۆ کرێکارەکان، بۆ مامۆستایان بە تایبەتی مامۆستایانی علوم، بۆ مراقبی بەلەدەکان، بۆ سەردانی مەکتەبەکانمان ئەکرد بە تایبەتی پۆلی متەوەستە و دواناوەندی لەبەرەوە گەورە بوون. باسی خۆپاراسی نەخۆشیەکانمان و نەخۆشیانەی کە لەو کاتانە هەبوون لە شاری سلێمانی بە تایبەتی لە کاتی نەخۆشی کولێرا و لە کاتی نەخۆشی کولێرا دەوری زۆر باڵامان هەبوو. من سەرپەرشتی گەڕشی خەباتم ئەکرد هەستاین بە تاپۆشینی ئەو کارێزی کە مەوجود و لە گەڕشی خەبات و بیرەکانی ئێمان داپۆشی لەبەرەوەی تێکەڵ بە ئاوی زێرا بوو. تەمانەوە بەشێک بوو لە خۆپارێزی لە نەخۆشی کولێرە. من شوان ڕەشید کەریم لە ساڵی لە هەشتاگە ناوەڕاستی هەشتاکانەوە کاتێک کە هاتم بۆ ئێرە تەمان لەمە شعبەی ئەعلام بوو. ئەو کاتە تەمەنەوەکو ئێستا نەبوو، ئێستا گۆڕانکاریەکی زۆری بەسەر هاتووە. ئەو کاتە لە شعبەی ئەعلام بەڕێز کاک عومەر، بەڕێز کاک ئەفراسیا و کاک دلێر لەگەڵمان هەبوو وەکو منتەسیب ئەوان تەسقیفی سەحی بوون. منی شۆک و وێنەگری فۆتۆغرافی سینەمایی بووم لەگەڵیانە. تەمەن زۆربەی کات لێرە دائەنیشتین وەکو شعبە، بەڵام بەنسبەت منەوە شعبەی ترم هەبوو وەکو دارکرۆن، وەکو ئۆفیزی ئەجیزەکانم. ئەوەی کە هەبوو بڵێن ئێمە ئەمانتوانی تەختی هەموو ئەعلامی سلێمانی بکەین وەکو سەحە. لێرەوە بەیانام تەڵعاتمان دەکرد وەکو دەورات و نەتوات و حملاتی سەحی و طبی عەدلی و هەروەها بۆ ساڵاتی عەمەلیات. زۆربەی کاتیش مؤتەمەراتی طبی با بڵێن لەسەر ئاستی عێراقا لە سلێمانی ئەبەسرا. ئێمە ئەمانتوانی ئەو کاتە لە بڵێن خەسخانەی ولادەی ئێستا لە قاعی ئەویا مؤتەمەراتەکە بە ڕۆژە ئەکرا بە شەویشە بۆ حەفلاتی دکتۆرەکان. من وەکو تەسویر خەریکی تەسویر بووم تا درەنگانی شەو. ئەو کاتە یعنی بەحەقەت هەتە لە ئەجزەکانی ئێمە ئەجزەی بیدایی بوون، بەس ئێمە ئەمانتوانی بە هەموو نوعێ بتوانین ئەوانی کە لەسەرمان واجب بوو ئەمانگرت. زۆر جاریش تەڵعاتمان نەکرد بۆ ناو بازار بە قەزا و ناحیەکانیشەوە، تەوعیە بۆ خەڵقی، حتا مەکتەبەکان حملاتی سەحیمان نەکرد بۆ مەکتەبەکان، بۆ ئەوی ئەو قوتابیانەی کە لەو مەکتەبانە بتوانن چۆنیتی پاکوتەمیزی پاکخاوینی بتوانن یعنی نوعێک لەوەی کە تەوعی سەحی بە تەلەبە لەو جیلەی کە لە سنفی یەکەوە تاکو شەش بۆی بتوانن زیاتر یعنی ئیتیمان بە پاکوتەمیزی پاکوخاوینی بن. و زۆربەی کاتیش بڵێن بۆ حملاتی ناوبازاڕمان دەکرد بۆ جگەرەنی کێشان. ئەو کاتە یا نقڵمان تەوزیع کرد یا گوڵێکمان تەوزیع کرد، سیاراتمانەوەسان با بڵێن پۆستەراتمان پێ بوو، پۆستەراتمان نەها بە خەڵقەکە بۆ ئەوەی ئەو شتانی کە زەرورزیانن بۆ کۆمەڵ و بۆ کۆمەلگا بتوانن ئەوان وازی لێبێنن. طبعا ئەمە ئەو شعبەیە بوو کە علاقی بە ئیشەکەی خۆمە هەبوو وەکو وێنەگر. طبعا ئەمە سێ ژوور بوو لەسەر یەک ژووری تەحمیز بوو لە هەمان کاتا ئۆفیس بوو ئەو ئەجزانی کە هەمان بوون وەکو کاملی سینەمایی، وەکو سڵایدات، وەکو تەلەڤیزۆن، وەکو ئەم شتانە. اعتیادی هاتمە ئێرە. طبعا ئێرە بەنسبەت منەوە هەم مەغزەن بوو، هەم شوێنی تەحمیز بوو، هەم شوێنی عارزی سڵاید لێرەوە. طبعا ئەمە کاتە ئێرە سێ چوار پەنجەری بچووکی تیا بوو، مباشر ئەدرا لەسەر با بڵێن شاشەکە لە ناو قاعەکە لە خوارەوە. طبعا دەوراتی سەحی هەبوو، نەدوات هەبوو، حملاتی سەحی هەبوو، بڵێن ڕۆژانە یا هەفتانە ئەکرا تەوعیە بۆ خەڵقەکە. ئێمە هەوڵمانەیە ئەمانتوانی بە جۆرەی ئەمەی کە بڵێن ئەمانە نوعێک بوو لە سڵایدات بە شێوەی سڵاید لێرە و ئەمانە بە شاشەکە. هەندێک جار با بڵێن سڵایدمان هەبوو هی عەمەلاتی دکتۆرە بەڕێزەکانی ئەو کاتە وەکو دکتۆر سەمیر خوشید، وەکو دکتۆر ئازاد ئیسماعیل حەقی، وەکو دکتۆر جەمال غەفور. ینی بە حەقەت ئەو عەمەلیاتانی کە ئەکرات من زۆربەی ئیشەکانم لە ساڵی عەمەلیاتە
تەسویرمە کرد لەبەرەوە ینی بە حەقەت ئەو ئیشانی کە ئەمان کرد هاتین لێرە بەو شێوەی کە هەبوو ئێمە عەرزمانە کرد جاو کاتەمان وەکو ئێستا نەبوو ئەجیسەکانن زۆر با بڵین بیدایی بوون زیاتر ئەتیمادمانە کردە سەر ڤیدیۆ شریتی ڤیدۆ هەبوو عارەزەی سلاید هەبوو بۆ ئەو کاتەی ئێمە شتێکی زۆر نادر و باش بوو ئەمانتوانی ئەوەی کە هەیە ڕای بگەینین بۆ خەڵقی بۆی نوعێک بێ لە تەوعی خەڵقی هەرچەنە ینی زۆربەی کات ئێمە هەوڵمانەیە کە ئەو شتە بە شێوەی پۆستەرات چکا پۆستەراتێکی زۆرمان بۆ هات پۆستەراتمان تەوزیع ئاکردا و خەڵخانی کە هاتن بۆ ئێرە هەنی بۆ نمونە کە مامانە هات لێرە تەوعی ئەدرایە یەکی نوسخەیەک پۆستەرات یا نامیرکەمان ئاانێ بۆی دوای ئەوەی کە لێرە چنە دەرەوە بتوانن ئەو شتانی کە هەیە ینی بە حەقەت کە پێیانە درێ دراسی بکەن و مەسادریان لابێ بۆی بتوانن لەسەر ئەو شتانی کە هەیە بتوانن نوعێک لە کۆشیشی خۆیان بکەن دوای ئەوەی کە لێرە با بڵێن تەوعیانە درا کە ئەچوونە دەرەوە یا ئەچوونەوە بۆ ماڵەوە یا بۆ سەر کارەکانی خۆیان بۆی بتوانن بە حەقەت نوعێک لە معلوماتیان لابێ بتوانن پێشکەشکەن تامان بۆ ئەو کاتی ئێمە بۆ سلێمانی ینی ئەو کاتێ ئێمە سلێمانی هەر شوێنی ڕۆشنبیری بۆ کاتی خۆشی ینی بۆ نمونە کە کاتی حملمانەکەت بنەوە بازاریا بۆ شوێنە گشتەکان بۆ ئەوەی ینی بەو شتانی کە هەبوو لەو سەردەما ینی هەرچەنە هیوادارین ئێستا زۆر لەو کاتە پێشکەوتوتر بێچکە بە حکمەوەی کە ئێستا مجموعی ئەجیزەی متەتەور هاتووە ینی زۆر جیاوازی هەیە لەگەڵ ئەو کاتە و زەمەنەی ئێمە کە من باسی با بڵێن هەشتا و پێش هەشتاکان دەکەم ینی بۆی بتوانین بە هەموو لایەک بە هەمومان چاوێکی جوان بین بۆ ئێلام ئەوەی کە هەبوو من وەکو وێنەگرێک کە لە هەشتاکانە لێرە ئیشم کردووە ئەوەی کە وەکو چۆن بڵێن بتوانین ئیش بکەین ئیشێکی دڵسۆزانە بکەین هەرچەنە من وەکو خولیای خۆم یعنی خولیای تەسویرم هەبوو بێژگەلەوەی کە منتەسیب بم لێرە فەرمانبەر بووم بەڵام خولایەکی تەسویرم بەرە بۆ مەبەستەش تقریبا دەوری مایەک نردمیان بۆ بەغا بۆ مؤسسەی تەسویری عێراقی لە شاری سلێمانی من بووم وەکو تاکە نەفەر کە نردمیان لە هەموو مەحافزەکانە ڕۆشین بۆ ئەو مؤسسەیە من توانیم بە دەرەجەی جەید جدەن لەوێ ئیجازەم پێ بدرێ و لێرە ئیحتیمام بم بە ئیشەکانم وەکو وێنەگەر وەکو تەسویر.